ئایا جەنگە ڕاستەقینەکە هێشتا دەستی پێ نەکردووە؟ پیلانی نوێی ئێران بۆ هەڵگیرساندنی ئاگری ناوچەکە دوای دوو مانگ ڕاوەستانی شەڕ گۆڕانکاری نوێ دێنە پێش. لە ژوورە داخراوەکانی تاران بڕیارێکی جیاواز و مەترسیدار دەدرێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ پەردا لەسەر پلانێکی ستراتیژی تاران لا دەبات کە نەک بۆ ئاشتی بەڵکو بۆ دووبارە ڕێخستنەوەی هێزە سەربازیەکان و ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژنامەکە دەڵێت سەرکردا توندڕەوەکانی ئێران متمانەیان بە دانوستانەکان نەبووە و وەک دەڵەیەکی ئەمریکا و ئیسرائیل بۆ کڕینی کات سەیریان کردووە. لە جیاتی دیبلۆماسی تاران دوو مانگی ڕابردوو وەک هەڵی زێڕین بۆ بەهێزکردنی ژێرخانی سەربازیەکەی خۆستۆتەوە. گۆڕانکاریەکان ڕیشەیین. سوپای پاسداران دەسەڵاتی ڕەهای بەسەر سوپای نیشتیمانیدا سەپاندووە و فەرماندە کۆنەکان ئەوانەی ئەزموونی جەنگی عێراق و سەرکوتکردنی توندی ناڕەزایەتیە ناوخۆیەکانیان هەیە گەڕێنراونەتەوە بۆ لووتکەی بڕیار. موجتەبە خامنەی بە دامەزراندنی 7 کەسایەتی کاریگەر لەوانەش موحسین ڕەزایی و حوسێن تایب پەیامێکی ڕوونی بۆ جیهان نات. هاوکات لەگەڵ ئەم گۆڕانکاریە فەرماندەیانەدا ڕۆژنامەکە دەڵێت کارگەکانی بەرهەمهێنانی موشک و درۆن بەبێ وەستان کار دەکەن. ڕاوێژکارە سەربازیەکانی ئێرانیش لە عێراق، یەمەن و لوبنان خەریکی جێگیرکردنی سەکۆکانی موشک و چەکی دەریایین لە نزیک دەریای سوور. بەرپرسانی باڵای سوپای پاسداران بەڕاشکاوی دەڵێن ئێمە سوودی تەواومان لە کاتی ئاگربەستەکە بینی بۆ بەهێزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان و وردی موشەکەکانمان. ئێستا تاران پەیامێکی ترسناک دەدات جەنگە گەورەکە هێشتا دەستی پێ نەکردووە و ئامانجی داهاتوویان گواستنەوەی ئۆپراسیۆنە هێرشبەریەکانە بۆ ناو خاکی دوژمن.